هیچ کاتی محاسبە نەکراوی لەسەرەوە ڕێکخراوەکانی کە گرتومانە ئێستاش بودجێ فریمان بۆ بکەنەوانێت ئیشەکەین. کاک مایر سڵاوە لێ بێم کاتەوە باش. سڵامەتەوە قوربان. بەرهەمی تازە چی هەیە؟ جارێ بە بودجێ فریمان بۆ بکەنەوانێت ئیشەکەین. یعنی چاوەڕی بودجێ فریەکەی؟ جارە پێوتم بڵێن بودجەکەی تۆ فریە. هەش کاتی بودجەکەمە فری بوو ئیشەکەی. ئەتزم بە چاومەوە کردووی؟ نا بە چاتەوە نەکردوم بەڵام من جوابی ئەوەیە ماواناڵی هەش کاتی ئیشەڵا بودجەکە فری بوو ئیشیش بە بودجەی فریەکرێ وانە؟ بینەر چاوەڕێتانە چی بە بینەرەکانی ئەڵێ؟ ئەخەقەی ناگە تۆ ئیش بێت و ئیشەکەت زۆر بۆر بێ نێکی باشترە لەبەرەوە ئیش بکە بەڵام کەم دەرکەوە و بەڵام بە ئیشێک تاویزی هەموو دواکەوتنەیەیتەوە. بەتی بۆت ماوە؟ پلانی تازە ناوەکو بەرنامە باوەڕ ناکەم بەسا بچینەوە سەرەوە ناجە ئەوەی کەوا بتوانین کاری بۆ بکەین ئیشی دراما و ئیشی فیلمە. لەمەوەی ئەم هاوینە و لە بەهاری شاد چەند فیلمێکی سینەمای نمایشکران بینەریان بوویت؟ بەڵێ هەندێکیان بینەریان بووم کە لێرە بووم هەندێکیان لێرە نەبووم بەڕاستی ئێساژ لە بەرنامایە کەوا ئیشەکەی بچم ببینم. پێ چۆن بوو فیلمەکان؟ هەموو ئیشێکی کوردی هەموو هەنگای بۆ فیلمی کوردیم بە باشی ئەزانم دەستخۆشییان لێ یەکەم و پشگیریشیانەکەم. چاپتروکانێکە لە ئەمریکاوە دەرکەوتی بۆ پرۆژەی ونەری بوو؟ نا برادێکی عزیز و خۆشەویستم بۆ داوەتی بۆ کردم و چوم سەردانێکی هەم دۆست و ناسیا و کە سوکاری خۆشم لێ بوو هەمە و برادرە ئازیزەشم ماڵیاوە بێ داوت نامەیشی بۆ کردم و من بە نیەتی 2 هەفتە چوو بەڵام 41 ڕۆژ گیرم خوارد. بە بۆنەی دۆخی کە ڕوویە؟ باڵێ و تقریبن 20 ڕۆژێک بۆ دۆخەوانێ ئاسی بوو. لە هەموو شوێنە کوردی لێ سوڵتەی چیو کرد چ موقعی فێڕوویە؟ من لەوێ کە چوومە ئەوێتەیەکی هەندێک مەڵێن دۆست و ناسیا و عزیز و خۆشەویستی لێ بوو بەڵام بەڕاستی ئەمەیان کەسانی باش و بەڕێز بوون و زۆر ڕێز و تەقدیری ئێمەی هونەرمەندانیان لەلا بوو و متابعی کارەکانیش بوون. ئەو خۆشەویستی خەڵکی کوردستان بوو یاخود زیاتر بوو لێ؟ بەقەدەر ئێرە بوو. بەقەدەر ئێرە؟ باڵێ. کاک مایر بەردەوام ئەو دیمەنانە دووباراکێتەوە سۆشیال میدیا هاوڵاتیاندایە بەزێنن کە لە بەرنامەی کەشکۆڵە خۆڕۆڵە بینی هیچ بابەتێکی بەو شێوازە لەسەر ستایلی کەشکۆڵ بەنیازم دووبارە بکەنەوە؟ ناخێت چونکە کەشکۆڵ زەمەنیە بوو ناتوانانی دووبارەی بکەیتەوەی کەشکۆڵ سەنگ و قورسایی خۆی هەبوو دوایە مەسەلە بەرنامە بوو دوایەوە ئێمە هەمە ڕەنگمانە بوو پەتی کە بە جۆری خۆی بینەری خۆی هەبوو سەنگ و قورساییشێ بووە. هونەرمەندان ئەتوان هاوشێوەی ئەو کاتە ڕەخنە بگرن ئەو کاتێکمان جۆلال پێتانەڵێ دەستکراوم لە خۆمەوە دەست پێ بکەن؟ ئەگەر ئازابی جورئەت دەبێ بەڵێ. ئەو قسەی کە پێوتن هیچ کاتی ئێمە هیچ کاتی محاسبە نەکراوی لەسەرەوە ڕێکخراوەکانی کە گرتومانە ئێستاش ئەو مای خۆشحاڵی و ڕەغنەژەگرین و ڕەغنەکانیشمان بە عام بەگشتی بووە هەموو چین و توێژەکە شتی دیاریکرایەتیانی.